ئەو گرێبەستەیە ئێستامان 5,000 تۆنە لە ماوەی مانگێک ئینشاڵڵا لەویان تەواو دەکەین ئەوڕۆ 100 تەنمان بۆ هەناردەکردن لە ماوەی 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ ئینشاڵڵا 5,000 تەنەکەیان بۆ تەواو دەکەین. تەنیا وەکو پەتاتە گرێبەستی لەگەڵ کراوە؟ ئەوەی ئەو عەقدە ئێستا تەنانەت لۆ 5,000 تەن پەداتەیە عەقدی 5,000 تەن پەداتە لەگەڵ شەریکەی کرایە. دەگاتە کوێ؟ 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ ئینشاڵڵا ئەوەکەی تەواو دەکەین بۆ ئیماراتە عەقدەکەمان. تەنیا بۆ ئیماراتە؟ ئیمارات و دووەلی خەلیج یانی بەخۆت دەزانیان ئەگە چۆ ئیمارات یانی دووەلە عەرەبیەکان هەموو لەوێ نەرتەوزیع دەبیت بۆیان. یەکەمین جارە پەتاتە دەگاتە پەتاتی خۆماڵە دەگاتە ئیماراتیان پێشتر هەبووە؟ نا پارسال ئەمە 13,300 تەن پەتاتە و پیازمان هەناردەکرد لەوە ئیمارات ئەو ساریش ئینشاڵڵا ئەوە بیدایەتە ئینشاڵڵا لە بەرنامەماندا بگەینینە 25,000 تەن ئەو سار دوو بەرامبەری پارسال هەناردەکردنی زیاد بکەین. ئەمە کۆتە پرسیارمەوە زیاتر ڕات نەگرم ئەگەر بزانی بە چەند لە جووتیارانی خۆمان دەکردرێت و بە چەند دەیفرۆشنەوە؟ وەڵی ئەو سعرەکە قچە گوتنی ئەوە لەوە خۆش نیە سعرەکەی بەس ئەمە ڕازینە بە سعرەکەی و فەلاعبرا جووتیارەکانیش بە سعرەکان قەنەعەتیان پێەیە ئەمە حەقتمان لە گەریانەیە لە چاندن و لە وەرگرتنەوە و لە ئەوەی ئیتفاقی دوولایەنەمان کردیە. ئەو پەتاتانە ئێستاوە بەڕێ دەکەین دەورە پشتی هەولێرە.